لەو نەهامەتیانەی لەو گرفتانەی ژیان کە دێنە ڕێگامان ئیسلاح وتەیهیئەة لخير يحصل بعدها دڵنیابن خێرێک هەیە لە ڕێگای ئێمەدا تووشمان نابێ ئیلا بەهۆی توشبوون بەم نەهامەتیەوە نەبێ وەکو زانایان لە قورئانە وەریانگرتو دەفەرموون لەولە السجن ما صار يوسف عليه السلام عزيز مصرين ئەگەر گرتوخانە نەبوویایە ئازاری سجن نەبوویایە يوسف عليه السلام ندبوا بدا صلاة دار مصر لكتابي السلام عليك يا صاحبي نوسري لاو أتم شرقاوي أم كتابي نوسيوا للاپەڕەی 112 دا فرمي للاپەڕەی 192 دا عفو للاپەڕەی 192 السلام عليك يا صاحبي أتم شرقاوي دڵێ هاوڕێم دکتۆر مستەفا محمود ژیانی ئەوم دەخوێندەوە دکتۆر مستەفا محمود باسی ژیانی خۆی دەکات لە بیرەوەریەکانی خۆی ئاڵە کاتی خۆی من لە طوعام وەرگیرام لە کۆلێجی پزیشکی گشتی وەرگیرام زۆرم حەز لە شیکاری جەستەی بوو تەشریح هاتم ساڵی یەکەمی زانکۆم لە کۆلێجی پزیشکی لە پزیشکی گشتی نیو جەستەم کردی نیو جەستەکە فۆرماڵینم پێدا کرد فۆرمالین مادەیەکە بە جەستەی مرۆڤیەوە دەکەی جەستەی مرۆڤێکی مردوو دەیپارێزێ لە تێکچوون وەکو مۆمیاکردن وایە فۆرمالینی پێ دەڵێن بەڵام بۆنێکی تیژ و خراپی هەیە زیان بە سیەکانی مرۆڤ دەگەیەنێ ئەڵێ ئەو نیوە جەستەی کە کڕیم بۆی تاقیکاری لەسەر بکەم تەشریحی بکەم شیکاری جەستەی لەسەر بکەم مادەیەکی زۆری فۆرمالینم پێدا کرد خستمە ژێر قەرەوێڵەی خەوتنمەکەمەوە کاتێک کە بەیانی لە خەو هەستام سیەکانم دەکزانەوە وتمان ئەو فۆرمالینە مادەیەکی بەهێزی کیمیایی بۆنتیژە زیان بە سیەکان دەگەیەنێ دکتۆر مستەفا مەحموود بەهۆی کاریگەری ئەو مادە لەسەر سیەکانی چەند ڕۆژێ دوای ئەوە چوە زانکۆ وردەوردە لە زانکۆدا بڕا لە ماڵەوە کەوت لەبەر کۆکین و لەبەر هەناسە تەنگی نەیەتوانینە ماڵ بڕواتە دەرەوە ئەڵە لەو کاتانەدا بیرم دەکردەوە خوایە من بۆم لێ هات خوایە ئەوە ڕەفیقەکانم هەموو چوونە زانکۆ 3 دانە ساڵ نەمتوانی لە ژوورەوە بڕۆمە دەرێ 3 دانە ساڵ بە تەنها ژیام هەموو هاوڕێکانم کۆلێجی پزیشکیان تەواو کرد بوونە پزیشک و بوونە دکتۆر من دوای 3 ساڵ ئەمجا سیەکانم چاک بوونەوە و دەستم کردەوە لە قۆناغی یەکی زانکۆ لە کۆلێجی پزیشکی دەستم پێ کردەوە زۆر ناڕەحەت بووم دەموو خوایە من دەبێت شتاوانێکم کرد بێ ئەم عقوبە توندەم چێشت بۆچی تووشی ئەمە بوو بەڵام من لەو کاتەدا کە لە ماڵەوە بووم کەس نەیدەتوانی لێم نزیک بێتەوە چکە سیەکانم بۆنی ناخۆشیان لێ دەهات بەس ئەوانەی کە لێم نزیک بوون کە سوکار دەموت کتێبم بۆ بێنن لە ماوەی ئەو 3 ساڵەدا لەبەر بێ دەرەتانی خۆم کەسێک نەبوو قسەیەکی لەگەڵ بکەم بچمە شوێنێک بچمە زانکۆیەک بچمە سەردانێک کەسێ میوانداری بکەم کەسێ لەگەڵ مادانیشێ دەستم کرد بە کتێب خوێندنەوە لە ماوەی ئەو 3 ساڵەدا زیاتر لە 4000 کتێبم خوێندەوە دوای دەورێک کە خواشی فایدام و چاک بوومەوە چوومە زانکۆ کۆلێجی پزیشکیشم تەواو کرد بوومە دکتۆر لە دوای دەبۆم دەرکەوت ئەو 3 ساڵە بە نرخترین ساڵەکانی تەمەنی ژیانی من بووە دکتۆر مستەفا مەحموود هاوڕێکانی هەموو بوونە دکتۆر بەڵام کەس نەیناسین ئێستا هەموو کەسانی بێناون بەڵام دکتۆر مستەفا مەحموود لە ماوەی ئەو 3 ساڵەدا کە زیاتر لە 4000 کتێبی خوێنبەوە کە لە ژوورەوە بەتەنها بوو بەرنامەی العلم والئیمان بەرنامەی زانست و ئیمانی لە کەناڵی میسریەوە پێشکەش کرد کە هەموو عالەمی ئەو سەردەمە لە ڕادیۆ گوێیان لێ دەگرت ئێستاش کراون بە کتێب و نووسی یعنی بەرنامەکان ئێستاش زیندوێتی خۆیان پێوە ماوە بەرهەمی ئەو هەموو خوێندنەوەیە بوو ئەگەر دکتۆر مستەفا مەحموود تووشی ئەو نەهامەتیە نەبوویایە هەروەکو هاوڕەکانی دەبوو بە پزیشکێکی ئاسایی نۆرینگەیەکی دەبوو دوای چەند ساڵێک دەمرد و ئێستا بێناو و نیشان بەڵام دکتۆر مستەفا مەحموود بوو بە بانخوازێکی گەورە بە دوی حەقیقەتی زانست و ئیمان داگەڕا بەرنامەی العلم والئیمانی بۆ ماوەی چەندین ساڵ پێشکەش کرد دەڵێ هەموو بەرهەمی ئەو هەموو خوێندنەوەی بوو کە لە ژوورەوە خوێنمەوە سبحان من يبتليك ليرقيك زانایان چەند جوان فەرموویانە پاکو بێگەردی بۆ ئەو ئەڵڵای سبحانه وتعالى تاقید دەکاتەوە بۆ ئەوەی بەرزت کاتەوە